یەکی ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی کرێکاران دیاری کراوە، بەڵام کرێکاران بەبێ گوێدانە ڕۆژی تایبەتی خۆیان بەهۆی زەحمەتی ژیانەوە لەسەر شەقامەکان وەستاون و چاوەڕێن کەسێک بڵێت کارمان بۆ بکە. گەنجێکیش کاکرێکارە دەڵێت گەر لە وڵاتی خۆمان کار هەبێت خزمەتی وڵاتی خۆمان دەکەین و پێویست ناکات بچین بۆ وڵاتانی تر. وشەکە زۆر زعیفە، گەرمایە وشەکەش زۆر زعیفانی، شەکە هەر نییە، هەر سفرە، پێشتری شەراوها بوو. شەکە هەر نمایە بەعام نمایە، عەمەلە زۆر بووە و خەلکی مووسی دێت ئێرە و کورد ئێرەش هەندێکیان لە جادە و شەکە نییە، شەکە زۆر زعیفەیە. گەل ئێرە ئیشەبی ناچینە خارجی، چیشمە بە خارجە، لۆ بچینە خارجی، بەڵام لۆ بچینە ئەوروپایی. ئێمە حتا لێرە ئیشەبی شیکاری خۆمان بکەین لۆ بچینەوێن دەرێ، حتا لە وڵاتی خۆمان ئیشەبی لۆ بچینەوێن دەرێ. سەندیکای کرێکارانیش دەڵێت ژیانی کرێکاران لا دۆخێکی خراپدایە و بەهۆی بێکاریشەوە کرێکاران ناتوانن بژێوی ژیانیان دابین بکەن و بەشێکی زۆریشیان لە خانوویکرێدا ژیان گوزەر دەکەن. کرێکاری بیانی کە دێ لێرە کار دەکات بە پێ ڕێنماییەکانی وەزارەتی کار بە پێ یاساکان دەبێ ئەو کرێکارەی کە دێ لێرە کار دەکاتن دەبێ کرێکاری دەستڕەنجیم بی، ناکرێ کرێکاری سادە کە بە خۆمان لە هەرێمی کوردستان ئەو جۆرە کرێکارە کرێکاری ناکارەمە لێرە هەیە، تەواجودی هەیە، بۆچی لە دەرەوە کرێکاری بیانی بێ لێرە کار بکە. هەر دەبی پێویستە پێشەچی لە بۆ کرێکاری ناوخۆ خستنە سەرکاری کرێکاری ناوخۆ بیتن، بۆی هەم هەرێمەکەمان هەم کرێکارانی خۆمان زیاتر کرێچینە و بارودۆخیان خراپە و زۆربەی کرێکار پڕچی کەوتووە، یاساکان وەک پێویست لە سەریان جێبەجێ نەبووە کە مافەکانیان لە بۆ دەستەبەربی. ئەوە هەمووی هۆکار ئێمە داوا دەکەین لە حکوومەتی کوردستان لە پەرلەمانی کوردستان چارەسەری ئەو بارودۆخە بکاتن، ئەولەویەت بدرێت لە بۆ کرێکارانی خۆمان کە کار بکەن. بەهۆی نەبوونی هەلی کار و خراپی گوزەرانیان بەشێکی زۆر لە گەنجان هەرێمی کوردستانیان جێهێشتووە و ڕوویان لە ئەوروپا وڵاتانی دیکە کردووە. لە بەرامبەریشدا لە هەرێمی کوردستانەوە دەرفەتی کار بۆ هەزاران دەستی کاری بیانی ڕەخسێنراوە و دەستی کاری ناوەخۆش ناچار بە جێهێشتنی وڵات کراوە. کۆمپانیەکانی بیانی خۆماڵی ملزم بکرێن بە ڕەخساندنی هەلی کاری 175 بۆ کرێکارانی خۆماڵی. لە هەموو وڵاتانیش قانون هەیە و قانونەکەیان 170 ئاماژەی پێدەکایە خود 175 چونکە هەتا تو گەنجی وڵاتت هەبێ دەرچووی زانکۆ پەیمانگات هەبێ نابێ پەنا ببێ بەر کرێکاری دەرەوە. کرێکاری دەرەوە ئەو کاتە پەنای بۆ دەبرێ کە پێداویستی ناوخۆ پڕ نەکاتەوە کرێکاری ناوخۆ و ئەو پێشنیازە یاسایمان داوەتە دەستەی سەرۆکایەتی. هیوا خوازم دەستەی سەرۆکایەتی خوێندنەوەی یەکەمی بۆ بکە و هەروەها من خۆم لەگەڵ وەزیری کاروباری کۆمەڵایەتی قسم کردووە، ئەویش ئەو پێشنیاری پێ باش بووە، بۆیە ئەو پێشنیازە بڕیارە دەبێت بچێتەوە بواری جێبەجێکردن چکەنە بارگرانی دارایی لەسەر حکوومەت دروست دەکە و هەروەها هیچ ئەسەرێکی خراپی نابێ بەسەر کۆمەڵگە. لە ئێستادا بە دەرکردنی تەنها بڕیارێک کە کۆمپانیەکان پابند بکات بەوەی ڕێژەی لە 175 دەستی کار لە کۆمپانیەکان لە دەستی کاری ناوەخۆی هەرێمی کوردستان پڕ بکرێتەوە، ئەوە ڕێژەی بێکاری بە شێوەیەکی بەرچاودا دەبەزێت و بوژانەوەی ئابووریش خێراتر دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.